بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. مامۆستایان و گەنجانی ئازیز، میوانە بەڕێزەکان و ئامادەبووان بە خێراتنی هەموو لایەک دەکەین. سەلامی خوددا لە هەموو لایەک. بەڕێزان، ئەمڕۆ لە ڕێکەوتی هەفتی یەکی 2022 هەڵدەستین بە سازانی ئاهەنجێک بە بۆنەی دەرچوونی بەشی گەنجانی لقی هەولێری ئینستیتوتی ژیار. بۆ ڕازانەوە و بەرەکەتدارکردنی ئاهەنگەکەمان گوێ دەگرین لە ئاەتە پیرۆزەکانی قورئان لەلایەن مامۆستا ئەحمەد بورهان جەنابیان بابفەرمێن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. خی گەورە پاداشتی کاک ئەحمەد بداتەوە. بەڕێزان، ئێستا گوێ دەگرین لە وتەی بە خێراتن لەلایەن دکتۆر سولەیمان سەلیم، بەرپرسی لقی هەولێری ئینستیتوتی ژیار جەنابیان بابفەرمێن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، بناوي دەستەی لقی هەولێری ئینستیتوتی ژیار بە خێراتنێکی گەرمی هەموو لایەک دەکەم. مامۆستا بەڕێزانە و قوتابیانی خۆشەویست، خوای گەورە پاداشتان بدەتەوە. و بەڕاستی دەستخۆشیەکی زۆرم لەبوو بەشی گەنجان، ئەنجومەنی بەشی گەنجان و بەرپرسی بەشی گەنجان، کە بەڕاستی یەکێکە لەو بەشە ئەکتیڤانەی لقەکەمان. خوای گەورە سەرکەوتوان کە ئینشاءالله تعالە، کە بەڕاستی ئەو هەموو گەنجەی لە خۆی گرتووە ئەم بەشە، کە ئێمە وەکو خۆمان سەربەرزین، شانازی بەو گەنجانە دەکەین. بەڕێزان، بەڕاستی بە تایبەتی لەو سەردەمە کە هەمومان دەزانین بەداخەوە زۆربەی گەنجەکانمان لەوانەیە خەریکی دنیا بن، خەریکی گونەح و تاوان بن، یان بەلای کەمەوە
ڕویان لە دین و لە زانست و لە کاری چاک ناکەن لەو کاتەدا بەڕاستی ئەو کومەڵە گەنجە کە زۆربەیان یان هەمویان تەڵەبەی زانکوون و بە بڵێن پسپۆری جیاواز لە کولیاتی جۆرا و جۆر تەنانەت لەبەر ئەوە کە تەڵەبەی زانکوون و دەوامیان هەیە ڕۆژی جومعە ئەو ڕۆژەی کە ڕۆژی ئیسراحەت و پشووە دێنە ئێرە دەرسی دینی دەخوێنن کۆ دەبنەوە فێرە زانست و زانیاری دەبن بەڕاستی ئەمە کارێکی گەورەیە کارێکی پیرۆزە بەڕاستی ئێوە جێ شانازی ئێمەن بەڕاستی خۆمان بە بچووک دەبینین بەرامبەر ئێوە خوای گەورە سەرکەوتوتان بکە من لەبەر ئەوە بەڕاستی وتەی من بڵێن وتەی سەرەکی نییە و نامەوێت زۆر درێژەی پێ بدەم تەنیا چەند ئاماژە بە ناوی چەند کەسانێک دەکەم لە مێژووی ئیسلامدا و ئاماژە بە تەمەنیان دەکەم و چیان کردووە لە بوو یان لە پێناو ئیسلامدا هەر بە خێرایی محەممەد القاسم یەکێکە لەو کەسانەی کە تەمەنی 17 ساڵ بووە کە بیلادی سندی فتح کردووە سەرکردەی مسلمانان بوو بیلادی سند کە دەکەویتە پاکستان فتحی کردووە کە تەمەنی تەنیا 17 ساڵ بووە عەبدوڕەحمان الداخل تەمەنی 21 ساڵ بووە ئەندەلوسی ئەسپانیای ئێستا ئەندەلوسی فتح کردووە محەممەد الفاتح کە بەناوبانگە تەمەنی 22 ساڵ بووە کە قوستەنتینیەی ئیستەنبولی ئێستەی فتح کرد سعدی کوڕی ئەبی وەقاس کە تەمەنی 17 ساڵ بووە کە دەڵێن یەکەم کەس بووە کە تیر و کەوان بڵێن تیرەکەی هاوێشتووە لە غەزایەکان لەگەڵ پێغەمبەر درودی خوای لەسەر بی ئەرقەمی کوڕی ئەبی الئەرقەم تەمەنی 16 ساڵ بووە و حەفتەمین کەس بووە کە ئیمانی بە پێغەمبەر هیناوە درودی خوای لەسەر بی و داخلی ئاینی پیرۆزی ئیسلام بووە و تەنانەت ماڵی خۆی وەکو بڵێن بارەگا و مەقەڕی مسلمانانی دیاری کرد و ترخانی کرد لە بوو مسلمانان لەو کاتە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بی لەگەڵ سەحابەکانی تێدا کۆ دەبوونەوە لە سەرەتای بانگەوازی ئاینی پیرۆزی ئیسلام تەڵحەی کوڕی عوبەیدیلله تەمەنی 16 ساڵ بووە 16 ساڵ بووە کە هەشتەمین کەس بووە کە مسلمان بووە و یەکێک بووە کە زۆر سەخی طەبع بووە کە زۆری هەبووە بڵێن ماڵ و سەروەت و سامانی خۆی لە پێناو ئیسلامدا بەخشیوە زوبەیری کوڕی عەوام 15 ساڵ بووە کە یەکێک بووە کە مەشهورە بەوەی کە حەواری پێغەمبەر بووە ئەوانەی کە دائیم لەگەڵ پێغەمبەر و بڵێن هەوڵی دەدا سەر بێخیتن و بڵێن پشتی بگری عەمری کوڕی کەلثوم 15 ساڵ بوو طبعا سەرکردەی قەبیلەی تەغلب بووە یعنی یەکێک لەو قەبائیلانەی کە لە پێش ئیسلام و لە دوای ئیسلامیش یەکێک بوو لەو قەبائیلانەی کە زۆر بڵێن کاریگەر بووە و بەناوبانگ بووە سەرکردەی ئەو قەبیلە بووە تەمەنی وەکو گوتمان 15 ساڵ بوو معاذی کوڕی جەموح و معەوذ بن عەفرا ئەم دوو کەسە معاذ تەمەنی 13 ساڵ بوو معەوذ بن عەفرا تەمەنی 14 ساڵ بوو هەردووکیان ئەبوو جەهلیان کوشت لە غەزای بەدر 13 ساڵ و 14 ساڵ ئەو گەورە کافرەیان لەناو برد لە غەزای بەدر زەیدی کوڕی ثابت تەمەنی 13 ساڵ بوو 13 ساڵ بوو لە ماوەی 17 ڕۆژ توانی فێرە زمانی جوولەکە بی زمانی عبری لەو کاتە بە 17 شەو ڕۆژێک زەیدی کوڕی ثابت ئەو جا بوو بە متەرجمی پێغەمبەر درودی خوای لەسەر بی وەک یەکێک بوو لە کەتەبەی وەحی بڵێن کاتی کە قورئان دادەبەز یەکێک بوو لەو کەسانەی کە دەینویسیوە بە 17 ساڵ تەمەنی خۆی تەمەنی 13 ساڵ بوو بە 17 ڕۆژ توانی زمانێکی فراوان کە زمانی عبری بوو لەو کاتە فێربی عیتابی بنی ئوسەید 18 ساڵ بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردی بە والی مەککە کاتی کە چوونە غەزا ئوسامەی کوڕی زەید ئەوە کۆتایی ئوسامەی کوڕی زەید 18 ساڵ بوو کاتی کە بڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم کردی بە قائیدی جەیش کە لەو کاتە کە لە نێو سەحابەکان یەکی وەکو ئەبوو بەکر و عومەریشی تێدا بوو وێ بەرەزان ئەوانەی کە نام هینان هیچیان وەبزانم تەمەنیان نەگەیشتە 25 ساڵ هەمووان لە خوارەوەی 25 ساڵ و 20 ساڵی بوون ئەو جاش ئەو قائیدە گەورانە لێ دەرچوو بوون
بۆیە بەڕاستی ئێمە کاتی کە تەماشای ئەوان دەکەین و خۆمان دەکەین بەڕاستی ئەوجا دەزانین بەڕاستی ئێمە زۆر دواکەوتون و زۆر کەم تەرخەمین و هیچمان نەکردووە. ئەمە تەنیا بۆ ئەوە ئێمە بەڕاستی ڕوولی گەنج و بڵێن لەو تەمەنە لە ئیسلام و بۆ مسلمانان و بۆ پێشکەوتنی هەر نەتەوەیەک و هەر قەومەک و هەر ئاینەک بەڕاستی ڕوولی سەرەکی هەیە. خوای گەورە هەموو لایەک موفقکە، خوای گەورە پاداشتان بدەتەوە و پیرۆزبایی لە هەموو ئەو گەنجانە دەکەم کە توانیان کۆرسێک بە تەواوی ئەو هەموو دەرسانە بخوێنن بە سەرکەوتووی وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خوای گەورە پاداشتی دکتۆر بداتەوە. بەڕێزان ئێستا گوێ دەگرین لە وتەی مامۆستا هۆشمان عوسمان سەرپەرشتیاری بەشی گەنجان با بفەرمێن. السلام عليكم. بسم الله والصلاة والسلام على رسول الله. الحمد لله. سپاس و ستایش بۆ خدای گەورە و میهرەبان. درود و سەڵاو لەسەر پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم. الحمد لله. سپاس بۆ خواکەوە تەمەنی داین لە ماوەی 6 مانگێکدا کۆرسێک تەواو بکەین بۆ هەموو ئەو برا بەڕێزانێکەوە وەکو ئەندام هاتوونە یان وەکو قوتابی بەشداری دەرسەکەیان کردووە. الحمد لله لە ماوەی ئەم 6 مانگەیەدا توانیمان ئەو دەرسە گرنگانێکەوە پێویستە بۆ ئێمەی گەنج و تێدا پێشکەش بکرێت لەلایەن مامۆستایانی خۆشەویستمان و ئەو مامۆستایانێکەوە لە ڕۆژانی جومعەکە کاتی ئیسراحەتە کە کاتی پشودانە کە خەڵک ئیسراحەت دەکا. ئەو مامۆستا خۆشەویستانە ئێمە هاتوونە جومعانەکە وتاری هەینیان هەیە، هاتوونە دەرسەکانی خۆیان پێشکەش کردووە. یعنی ئەوەندە بەسە بۆ ئێمەی گەنجکەوە بتوانین ئەم تااقەت و هێزێکەوە مامۆستایان بۆ ئێمەیان تەرخان کردووە ئێمەش بە دەرفەتی بزانین بەڕاستی. یعنی ئەو دەرفەتێکەوە بۆ ئێمە ڕەخساوە لە ڕێکخراوی ژیار ئینستیتوت و بتوانین توانە شاراوەکانی خۆمان بە دیار بێخین بۆ ئەوەی لە داهاتوودا ببین بە کەسێک کە کاریگەرمانە بێ لەسەر خێزانەکانی خۆمان، لەسەر منداڵەکانی خۆمان و لەسەر کۆمەلگا و لەسەر شاری دەوڵەتی خۆمان بۆ ئەوەی بتوانینکەوە ئێمە دوا ڕۆژێکی پرشنگدار چاوەڕێمان دەکا دەبینیکەوە لە دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو هاوڵە خۆشەویستە زۆربەیان گەنج بوونە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ گەنجەکاندا بەردەوام ڕێزیانی لێدەگرت و دەرفەتی بۆ دەرەخساندنکەوە بێنە پێش خۆیان تاقی بکەنەوە و ڕەئیەکانی وەردەگرتن. ئەگەر تەمەشا مێژووی بکەین و ژیاننامەی پێغەمبەری خوا بکەین زۆر نمونەمان هەیەکەوە پێغەمبەری خوا دەرفەتی بە گەنجەکان داوە بۆ ئەوەی هێز و تواناکانی خۆیان بەدیار بێخن. بۆیش ئەم ژیار لە هەولێر لە خزمەتتاندا دەبین بتوانن ئێوەش ڕۆڵی و تواناکانی خۆتان بەدیار بێخن. ئینشاءڵڵا علومەکان کە ئەو زانستانێکەوە خوێندومانە ئینشاءڵڵا کورتە ڤیدیۆیەکمان ئامادە کردووە کە تایبەت بە دەرسەکان تایبەت بۆ مامۆستایانێکەوە دەرسەکانیان پێشکەش کردووە. ئێستا ئینشاءڵڵا لە دوای کاگونس ئاگادارتان دەکاتەوە کەوا کەی دەست پێ دەکات لۆیە ئینشاءڵڵا یعنی ئەو مامۆستایانێکەوە هاتوونە ئێمە بتوانین بە دەرفەتیان بزانین بە گەوهەریان بزانین و سوودیان لێوەربگرین بۆ ئینشاءڵڵا بەردەوام لەگەڵ زانست و زانیاری دەبین و ئەمەش قۆناغێکە بۆ چوونە نێو زانستە شەرعیەکان کەوا لە کۆرسێکی 6 مانگیدا خۆی دەبینیوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. خوای گەورە پاداشتی مامۆستا هۆشمەند بداتەوە. بەڕێزان ئێستا بینەری کورتە ڤیدیۆیەک دەبین لەسەر گەنجان. العلم طريق للجنة والجنة هي ما نتمنى هيا كي نطمح في الدنيا لنحقق آمالا عليا نتعلم بحثا علميا نكتب أبحاثا ورقيا بتفان يتجاوز حلما يتألق حسنا أبديا. العلم طريق للجنة والجنة هي ما نتمنى هيا كي نطمح في الدنيا لنحقق آمالا عليا نتعلم بحثا علميا نكتب أبحاثا ورقيا بتفان
يتجاوز حلما يتألق حسنا أبديا. أدركنا قيمة روعتنا بالعلم فلبينا الوحيا، من أجل الله تطوعنا وعزمنا أن نحسن سعيا. أدركنا قيمة روعتنا بالعلم فلبينا الوحيا، من أجل الله تطوعنا وعزمنا أن نحسن سعيا. العلم طريق للجنة والجنة هي ما نتمنى. بەڵە بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە وتارێک لەلایەن دکتۆر شێرزاد عەبدولوەهاب جەنابیان با بفەرموون. صلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بشكي بخيراتني وما مستابر زانه دكام يخوى بخير بين سر هردو تساوانم خواهي قبرت زي خيرتان دهاتوا وهاتتان بوماندي بونتان ودس خوشيشي قريمش لو خوشكو برايانه دكام لو قنزة خوشويستانه دكام كوا أو كورسيان توا وكر خواهي قبرت ليان قبول بكا أوي كأمن رولا خون بكم بيش همو كساچي انزار رولا ايوي بريز بكم اويش اويا اوروكا لو ظروف زماني ايما سرشان من زور قرصة وبراسيام اسلام زور مغدورة لهمو لايك وسبحان الله لو اسلام ددري لهمو شوينو لهمو زيقايق لو اسلام ددري شويني كم بيبري لسر ام كوري زويي او اسلام باسرحاد لي بحويته لە هەموو شوێنێک لێی دەدرێ لە هەر شوێنێک بە زۆرێک لە هەر شوێنێک بە نەوعێک لێی دەدرێ. ئێمە بەرپرسیارین لەو ئیسلامە کە خی گەورە ئێمە شەرەفمەند کرد کەوا ئێمە هیدایەتدا پێغەمبەری پێ ناساندین عەلەیهی سەڵات وەسەلام ئەو دین و نیعمەتەی پێبەخشین وەخوای گەورە علمی پێبەخشین ئێمەی کردە داعی و بانخوازی ئەم دینە لێکەواتە ئێمە لە هەموو کەسێک زیاتر سەرشانمان قورسترە و بەرپرسیارەتیمان قورسترە کەوە غەم لەو دینە بخۆین کە ببین بە خزمەتکاری ئەم دینە ببین بە ئەوەی کە چۆن لەو مەرحەلەدا جوانترین خزمەتی ئەم ئیسلامە بکەم و بە تایبەتی گەنجان. بەڕاستی وەکو مامۆستا سلێمان فەرمووی لە تاریخی ئیسلامیدا لە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەست پێ بکە هەتاکو ئەوڕۆکەش ئەوانەی کە خزمەتی ئەو دینیان کردووە ئەوانەی کە ئەم دینیان بەرز کردوتەوە ئەوانەی کە ئەم دینیان بە هەموو دنیا گەیاندووە تەنها گەنجە و بە هەر گەنجیش دەکرێتن چکە ئەم هیممەتە ئەم غیرەتە ئەم جیهادە بەڕێوەبردننی ئەم سەحوەیە ئەم زندی و کوردنەوەی ئەو علمەیە خزمەتی ئەو علمە هەمووی بە گەنجان دەکرێت. بەڕاستی ئەوەی بە گەنجان دەکرێت بە کەسێک ناکرێت. یەکێکی وەکو محەممەدی کوڕی قاسم کە عمری 17 ساڵ بۆ قیادەی جێیشێکی کردووە کەوا 10,000 کەس بوو چووە هیند و سندی فەتح کردووە. لە ساڵی 97 هیجری محەممەدی کوڕی قاسم چوو بیلادی سند دوای بیلادی هندیشیان ئەوە فەتح کرد. هەر ئەو خێر و بەرەکەتەی کە لەوێ هەیە حتاکو ئێستاش هەمووی لە دەفتەری ئەعمالی محەممەدی کوڕی قاسم دەنووسرێتن. لێکەواتە بەڕاستی ئەو گەنجانە بوون کەوا ئیسلامیان بە هەموو دنیا گەیان. لە زۆر شوێنان ئیسلام لەو پەری خەتەر بوو بەڵام کۆمەڵە گەنجێک سەریان پێکرد و وعد و پەیمانیان داخوای کەوا هەموو وەخت و کاتیان لە پێناوی ئەو دینە بەنەسەرێ ئەو گەنجانە توانیان دووبارە ئەو نور و بەرەکەت و ئەو نیعمەتە بەسەر خەڵکیدا ئاشنا بکەنەوە. جا خۆشەویستانم گەنجانی بەڕێزم سێشت زۆر گرینگە لۆ برای گەنج کەوا لە خۆی بینتەجێ. یەکەمینیان دەرچخێندن و بەدەستهێنانی ئەو علومانەیە چکە بەڕاستی هەر گەنجێک ئەگەر بێت و علمی پێ نەبێ زۆر ئاسانەکەوە ئینحراف بکە زۆر ئاسانە کە هەموو ئەفکارێکی غەریب بەرەو خۆی ببا و هەموو شەیتانێک بەرەو خۆی بباتن. زۆر پێویستە مانعیان ئەوەی کە ئەو گەنجە ئەپارێزی علومە
دەرس خوێندنە بە چۆک دانیشتنە بەرامبەر مامۆستایان بەردەوام متاڵعەکردنە چکە بەڕاستی ئەو همەت و ئەو غیرەت و ئەو جورئەت و ئەو نەشاتە و ئەو وزەی لە قەلبی گەنجدایە لە قەلبی کەسێکدا نییە کە تااقەتی احتیمالە ئەمن 50 لاپەڕی بخین مۆژانە سەری بگرم بەڵام گەنجێک دەتوانێت بە ماوەیەکی زۆر کورت کتێبی خلاص بکاتن و تەواوی بکات دەیکەواتە بەڕاستی پێویستانە هەم زۆر بخینن و هەم زۆر زانست بەدەست بێنن و هەمان کاتیشدا زۆر متاڵعە بکەن وەختان زۆرە کاتان زۆرە دەتوانن ئەو کاتانە ئیستقلال بکەن بە متاڵعەکردن بۆ ئەوەی بەڕاستی چەند علمتان پێبێ ئەوەندە زیاتر دەتوانن خزمەتی ئەو دینە بکەن ئەم دینە بەبێ علم خزمەت ناکرێت ئەو کەسەی وا تەسەور دەکا ئەو دینە بەبێ علم خزمەت دەکرێت بەڕاستی لە غەڵەتدایە ئەوە بە علم ئەو دینە پێش دەکەوێت بە علم ئەو دینە جوان دەبێت و جوانی ئەو دینەش بە علمەوە پێشکەش دەکرێت و لە بۆ خەڵکی دەسەلمێنرێت جا بۆیە بەڕاستی پێویستە گەنجەکانمان زۆر هەموو کات و ساتی خۆیان بەدەستهێنانی علم بەدەست بێن و ئەو دەوراتانی کە تازە مامۆستاوش من فەرمووی ئەوەی کە لە دوای دادێ 6 مانگە بە هەمەتەوە بە غیرەتەکەوە و بە نیەتێکی پاکەوەی بەشداری بکەن لەبەرەوەی بەڕاستی ئیسیفادەیەکی زۆر دەکەن خۆی گەورە لوتفی بە ئێوە کردووە زەمان و کات و ساتێکی وە بۆ ئێوە ڕخساندووە کە مامۆستایان بخۆیان بانگتان کەن و لە خزمەتتان دانیشتون دەرستان فێرکەن ئەگەنە وەختی خۆی دەبا 20 مزگەوتی بکەی هەتا دەرسێکمان فێر دەبوو ئەیقەی 20 کەسان بگرین هەتا دەرسێکیان فێر دەکردن سە بەخۆ مامۆستایەکان بانگتان دەکەن ڕێکخراوەکان لە خزمەتتان دانا هەموو شوێن و کات و هەموو شتێکی بۆ دابین کردوون کە ئێوە بەڕاستی بێن علم فێر بن دەیکەواتە کە نەیکەن بەڕاستی 2 قات بوون ئەحبارن قاتێک کە نایکەن قاتێکەوە ئەو هەموو ئیمکانیەتە لەو گۆڕێ و ئێوە ئیسیفادە لێ ناکەن خاڵی دووەم کە نەسیحەتی خۆم و گەنجان بکەم ئەویش ئەوەیە وەختی خۆتان بە فیرۆ مەدەن ئەوەی کە ئێمەی کوشتووە ئەوەی کە گەنجی وێران کردووە فیرۆدانی ئەو هەموو کات و ساتە بە قیمەتەیە ئەبوو عەتای ئەسکەندەری یەک لە عاریفانە لە زەمەنی ئیمامی ئەحمەد ژیاوە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەیفەرموو ئەوەندە تووڕەم لەو کەسانەی کە وەختی خۆیان بەزایع دەدەن خۆزیە خوای گەورە ئیمکانیەتێکی بدا بامە بچم وەختەکانم لێ بکڕیبانەوە چکە ئەوانە نازانن ئەو وەختانە چەند بە قیمەتەکە لە عمریان تێدەپەڕی زەبەڕاستی ئەو وەختانە بە پارە تعویز ناکرێتەوە بە هیچ شتێکیش قیمەتی وەقت تعویز ناکرێتەوە جا بەڕاستی وەختی خۆتان بە فیرۆمەدەن وەختەکانی خۆتان تەنزیم کەن وەختی خوێندنێ وەختی لەبەرکردنێ وەختی متاڵعای وەختی پیاسەی وەختی هەموو شتێک بەڵام ئەوەی کە گەنجی مەی وێران کردووە ئەو مۆبایلەیە ئەو فەیسبووکەیە ئەو بەزم و ڕەزمانەی ئەو بازارە بێسەر و بەرێکە کە عالەمێکی خەیاڵی و ئەفسوناویە کە دژمنانی ئەو دینە بۆ خەڵکیان دروست کردووە لە عالەمێک هیچ ئەسل و ئەساسی نییە خۆی بە پرۆفیسۆر دەزانی خۆی بە عەلامەی زەمان دەزانی خۆی بە زۆر گەورە دەزانی بەڵام لەناو فەیسبووک بەڵام لە واقعدا هیچ نییە لە دێرەدا زەڕە غیرەتیشی نییە بەڵام لەناو فەیسبووکدا خۆی بە پاڵەوان و بە ڕۆسەم لە قەڵەم دەدا جا بەڕاستی ئەوانە هەموو وەهم و خەیاڵن هەمووی هیچ نین تەنها عمرتان بەزایع دەدەن وەرە لە واقعدا بۆ خۆتان بژین ئەو وەختە جوانانە ئیستیغلالکەن بۆی بەڕاستی باشترین زەخیرە بۆ خۆتان پەیداکەن هەر گەنجێک ئەگەر نەتوانی لە گەنجی خۆی دروستکە بەخوای لە پاش 40 و 50 ساڵی بە حیاتت دروست نابی هەتا گەنجی هەتا عمرت هەتا سەحەتت خۆشە هەتا عمرت پێ دەکرێت کاتت هەیە ئەوانە مەفەوتێنە لەبەر ئەوەی دروست بووە بە گەنجی دروست بووە بڕۆ تەمەشای ژیاننامەی ئەو هەموو عولەما گەورانە بخینەوە هەموو لە گەنجێتی توانیتیان علم بەدەست بێنن هەموو لە گەنجێتی توانیتیان هەموو گەنجی خۆیان لە تەڵەبی علم و لە داواکردنی علم بەدەست بێنن جا بەڕاستی نابی ئێوە وەختی خۆتان بفەوتێن چونکە وەخت فەوتان یعنی ئینتیحار یعنی خۆکوشتن حیفە وەڵڵاهی پێم سەیرە یعنی کە گەنجێک دادەنیشی سەعاتێک لەسەر فەیسبووک کاکە سعاتێک دەزانی سعاتێک ئەگە بێ دابنیشی کتێبێک بخینەوە دەکات چەند سەفحە کە 100 سەفحە ئەگەر قابلیەتی خوێندنت هەبێ ئەگەر نەخۆ 50 وەرەقەی دەتوانی بە سعاتێک بخوێنە 50 وەرەقە دەزانین چەند علمی تێدایە بەخوای ئەو خەتخەتەوەکە و مەدخەتەوەکەی فەیسبووکی هیچی تێدا نییە ئەو هەموو کۆمیتە بێ سەر و بەرە هیچ علمی تێدا نیە وە پێتامرم علم لەناو فەیسبووکی بەدەست ناکەوی بابەجیان
دەبێ علم لە ناو کتێب بەدەست دەکەوی دەبێ بە مطالعات و ببێ جا بۆیە بەڕاستی حیفە عمری خۆمان لە ناو ئەو سۆشیال میدیا بێمەعنە عالەمە جیهانیە ئەفسوناویە ئەو عالەمە خەیاڵیە ئێمە عمری خۆمانی تێدا زایع دەکەن جا هیوادارم ئینشاڵڵا بە تەمەنی خۆمان بە مطالعەیەکی زۆر بکەین مطالعەیەکی مکەزەف بکەین و بەردەوامیش ڕۆژ بە ڕۆژ خۆمان پێ بگەێنین هەم لە نایەنی ڕوحی هەم لە نایەنی علمیەوە تۆی بۆی بەڕاستی کەسانێکمان لێ دەرسی قابلی ئەوە بین کە خزمەتی ئەو دینە بکەین خاڵی سێم کە زۆر گرنگە لە بۆ گەنجان ئەوەی سوحبەی ساڵحە بەڕاستی زۆر زۆر ئاگاتان لە برادری خۆتان بی ئەوەی کە ئەوڕۆ گەنجان ئینحراف پێ دەکەن لایەن دەداتن تەنها برادری خراپە ئەساحب و کەس ساحبی بەڕاستی برادراتی وەکو ساحبێ وایە ڕات دەکێشی چەند کەسێن هەبووە کە وەڵڵاهی زۆر بەدین بووە زۆر بە قابلیەتیش بووە بەڵام بەداخەوە برادرێکی خراپ ئینحرافی پێ کردووە ئەو شتەی کە لەکنی بووە یعنی زۆر بێقیمەتی کردووە وەی لێ هاتووە ئەو کوڕە گەنجە ئەو برا عەزیزەمان لە دەست بڕوا و لە خەتی ڕازلای بدات جا بۆیە زۆر ئاگاتان لە برادراتی خۆتان بی کەسێک مەکەنە برادەر و هاوڕێی خۆتان کە قابلی برادراتی نەبی هەر کەسێک کە دەکەنە برادەرتان سێ مەرزی تێدابی یەکەمین بەدیتنی خوات بەبیر بێتەوە بە دانیشتنی علمە زیادکە ئەگەر ڕۆیشتی غەیبەتن نەکە هەر برادەرێک هەر دۆستێک هەر عەزیزێکت هەر هاوڕێیەکت ئەو سێ سیفەتەی تێدا نەبوو مەیکە برادەری خۆت لەبەرەوەی عمرت بەزایع دەدا و کاتت بە فیڕۆ دەدا و هیچیش ئیسیفادەی لێ ناکەی هیوادارم ئینشاڵڵا گەنجانم ئێوە وەکو مامۆستا هوشمەند فەرمووی بەڕاستی ئیسلام ئینتیزاری ئێوە دەکە بەڕاستی ئەم دینە ئەو علمە ئەو هەموو کتابانە هەمووی ئینتیزاری هیمەتی ئێوە دەکەن کە ئێوە ئەو ئیسلامە دووبارە عەزیزکەنەوە دووبارە خزمەتی ئەو دینە بکەنەوە و ئەو ئیسلامە بێنازە ئەو ئیسلامە کە مەغدورە لە هەموو دنیا ئێوە ببن بە هەڵگری تەواوی ئەم دینە و ئینشاڵڵا ئەو دینە بە زوان دوێنین شێوە هەم لە خۆمان جێبەجێ بکەین و لە ماڵ و منداڵمان و بۆ عالەمیشی ئیسپات بکەین یا ڕەبی خوای گەورە سەرفراستان کە خوای گەورە سەرکەوتوتان کە دووبارە دەستخۆشی لەو مامۆستا عەزیزانە دەکەم کە بەگەر ئەو گەنجانە ماندی بوون هیمەتیان کرد وەختی خۆیانیان پێبەخشین خوای گەورە جزای خێریان بداتەوە و دەستخۆشیش لەو گەنجانە دەکەم و هیوادارم ئینشاڵڵا چەند قاتی تر لەو گەنجانە بێن ئێمەش لەو ڕێکخراوەدا لە خزمەتیان داینە ئەو ڕێکخراوی ئێوەیە ئیمە نییە بە قورئان ئێوە هیمەتی مە ئەوەیە کە چتان لازمە چتان پێوەست ئێمە بۆتان حازر بکەین و لۆتان فەراهەم بێنین لەسەر ئێوەشە کەوا هیمەت بکەن ڕۆژ بە ڕۆژ هاوکاری ئێمە بن بۆ ئەوی ڕۆژ بە ڕۆژ دەست لە ناو دەست خزمەتی ئەو دین و ئەو سەحوە و ئەو دینە بکەین ئینشاءڵڵا وصلی الله على محمد وعلى آل محمد خی گەورە پاداشتی کاک دکتۆر بداتەوە بۆ وتە بە نرخەکانی بەڕێزان ئێستا گوێ دەگرین لە چەند سرودێک لەلایەن گەنجانی ئینستیتوت یاری من سایدە و سەردارە لە نێو عالەمدا دیارە بۆن خۆشە داڵی گوڵزارە جەناب ئەحمەد الموختارە لە ڕێیە و شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەنا پێمە دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆمدا نەکەم چی بکەم دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆمدا نەکەم چی بکەم یاری من سایدە و سەردارە لە نێو عالەمدا دیارە بۆن خۆشە داڵی گوڵزارە جەناب ئەحمەد الموختارە بۆن خۆشە داڵی گوڵزارە جەناب ئەحمەد الموختارە دەمێکە شەوری پڕشۆری مەحەبەتمە تو خامۆشە بە قانونی تەجەنون شۆڕشێ بەرپا نەکەم چی بکەم
بقانوني تجنن شور شبر بانكم تبكم ياري من سايد وسردارا لني وعالم دادي يارا وخوش الله يقول زارا جناب أحمد المختار لجوانم نما بوغر ينوب يسوس دبر دريا سياسة لم نبارن ويجي استسقى نكم تبكم سياسة لم نبارن ويجي استسقى نكم تبكم ياري من سايد وسردارا لني وعالم دادي يارا وخوش الله يقول زارا جناب أحمد المختار بن خوش الله يقول زارا جناب أحمد المختار لسرتم دوج من الدنيا قزيا مانع الجمعة كتركيتو نكم تركي همو دنيا نكم تبكم كتركيتو نكم تركي همو دنيا نكم تبكم ياري من سايد وسردارا لني وعالم دادي يارا بن خوش الله يقول زارا جناب أحمد المختار بجماوم نبجماوم ليارن آيان زلدا زوبا بمرد لم قصوري جين استعفاء كم تبكم بمرد لم قصوري جين استعفاء كم تبكم ياري من سايد وسردارا لني وعالم دادي يارا بن خوش الله يقول زارا جناب أحمد المختار أوا ليلى بروجي حاشر أداوادي لقى محبي أوا ليلى بروجي عاشر أداوادي لقى محبي هتا قامي قيام وويلا نكم تبكايم هتا قامي قيام وويلا نكم تبكايم ياري من سايد وسردارا لني وعالم دادي يارا بن خوش الله يقول زارا جناب أحمد المختار بن خوش الله يقول زارا جناب أحمد المختار بمولايا قرل مولايا دلب قربايا ندن بنا بي بمولايا قرل مولايا دلب قربايا ندن بنا بي بدل قرد المطيع بند فرمايا ندن بنا بي بدل قرد المطيع بند فرمان نبينا بك كالسما يقصد كسبي دولتي قربي محبد بك كالسما يقصد كسبي دولتي قربي محبد بك غلامي بو غلاماني غلاما يا
ندن بنابي غلامي بو غلاماياني غلامايا ندن بنابي بمولايا قرب مولايا ضلب قربايا ندن بنابي بمولايا قرب مولايا ضلب قربايا ندن بنابي بدل قرد المطيع بند فرمان ندن بنابي بدل قرد المطيع بند فرمايا ندن بنابي زهوري نوري توري معرفة بوشاوي بنورم زهوري نوري توري معرفة بوشاوي بنورم لتوزي سر مرنگي خاكي داما ندن بنابي لتوزي سر مرنگي خاكي داما ندن بنابي بمولايا قرل مولايا ضلب قربايا ندن بنابي بمولايا قرل مولايا ضلب قربايا ندن بنابي بدل قرد المطيع بند فرمان ندن بنابي بدل قرد المطيع بند فرمايا ندن بنابي فراري قيسري ظلمت لشاري شامي خاطر دا فراري قيسري ظلمت لشاري شامي خاطر دا بحكمي برقتي غي شاهي تركان ندن بنابي بحكمي برقتي غي شاهي تركان ندن بنابي بمولا قرل مولا ضلب قربان ندن بنابي بمولا قرل مولا ضلب قربان ندن بنابي بدل قرد المطيع بند فرمايا ندن بنابي لروجي كشمكش دا ناريا هرنجز نجاتي تو لروجي كشمكش دا ناريا هرنجز نجاتي تو حسام الدين كافي لي بريع عصيان ندن بنابي حسام الدين كافي لي بريع عصيان ندن بنابي بمولا قرل مولا ضلب قربان ندن بنابي بمولا قرل مولا ضلب قربان ندن بنابي بدل قرد المطيع بند فرمان نبينا به صلى الله على سيدنا محمد. العلم طريق للجنة والجنة هي ما نتمنى.